بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ تشک دەخینە سەر ناکۆکیەکانی پارتی یەکێتی کە لە ئێستادا شەڕی ڕاگەیاندنیان دەست پێ کردووە شەڕەکەش لەسەر بەرژەوەندی حزبی و کۆمەڵێک پرسیەمنی هەروە باز لە مەسەلەی دارەدانی داهاتەکانی یاریمی کوردستان هەروە مەسەلەی سوتەمەنی و نەوتی سپیدەکەین هەروە مەسەلەی دۆخ حکوومەت یاریمی و پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی هەندامی پەرلەمانی کوردستان. مامۆستا بەخێر بە سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەو ناکۆکی پارتی یەکێتی شەڕڕاگەاندنیان دەست پێ کردووە خوێندنەوەت بۆچیە ئەو شەڕڕاگەاندنێکی ئێستا وەڵام کاریە شەڕە بەیاننامە ئەسڵ کێشەکە لەسەر چییە؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان زۆر سوپاس کاک حەکیم. وەڵاهی جا چیرۆکی یەکێتی و پارتی بەڕاستی چیرۆکێکی دوور و درێژە. جا سبحانەڵڵا خوای گەورە نازانم بڵێم ئەو میلەتە تاقیە کاتەوە یا گوناحێکمان کردووە یەکێتی و پارتی بۆ ناردوین و کەوکو دوو بەڵا هەمیشە یەخەی میلەتیان گرتووە هەم لە ڕابردوو هەم لە هەموو قۆناغەکانە تا پارە کەم بوو شەڕیان لەسەر پارە بوو یەکتریان کوشت و وڵاتەکەیان وێران کرد و برایان لە برا کرد و ئێستش بە جۆرێکی تر شەڕەکەن کە بەرژەوەندی بازرگانی هەیە بە جۆرێکی تر شەڕەکەن بەداخەوە ئەم چەکە حیزبیەی کە هەیە هەمیشە کە هەڕەشەیە لەسەر یەکتری هەڕەشەیە لەسەر خودی خۆیان لەناو حیزبەکانە هەڕەشەیە لەسەر بوون و کیانی میلەتەکە بەداخەوە تا ئێستش بەردەوامە بەڵام ئایا میلەت هەر بەردەوام ئاوا دەرفەتیان نەداتێ و لێیان نەگەڕێ کە بەو جۆرەی چۆنیان ئەوێ هەر کاتێ ویستیان سلێمانی و هەولێر بکەن و هەر کاتێ ویستیان گیرفانی من و گیرفانی خۆ دەکەم و هەر کاتێ ویستیان چۆنیان ویست دەستەخەنە داهاتی گشتیەوە بێگومان نەخێر خوای گەورەش تا ماوەیەک دەرفەدەدا میلەتیش سەبر و تەحملی تا سنوورێکە و ئەم شەڕەی کە هەیە شەڕ نییە بۆ خەڵک شەڕ نییە یعنی ئەوەی کە زۆر لێمان ڕوونە ئەگەر نەزانین لە پشتبەردەوە چی ڕووەدا بەڵام ئەوەی لە من و لە هەموو هاوڵاتیەکی کوردستانەوە ڕوونە ئەوەیە لەسەر بەرژەوەندی خەڵک نییە بە هیچ جۆرێ لە کۆبنەوە یەکێتی و پارتیا باسی ژیانی خەڵک لە ئارایانە باسی ئەوە لە ئارایانە ئەم زستانەیەکی بەرمی لە نەوت بدەن بە خەڵک باسی قەرزەکانی هاوڵاتیان لە ئارایانە باسی ئاو کارەبا و پرۆژە لە ئارایانە باسی شەقام و ڕێگا و تونێل و باسی بێئاوی و کەم ئاوی و وشکە ساڵی و دروستکردنی بەنداو لە ئارایانە ئەم شەڕ و ناکۆکیان ناو بەناو لەسەر پشکەکانیانە لەسەر داهاتە لەسەر دەسەڵات دوێنێ سەرۆکێرم خۆی ئاعترافی کردو دەڵێ لە ئەجندای سەرکردایەتی کوردە شتێک نییە بە ناوی میلەت هەرو ئاعترافی خۆیان بەڵە بە دڵنیاییەوە ناو بەناو خۆیان بڕۆ یاداشتەکانیان بخوێنەرەوە ئەوانەی کە نووسراونەتەوە کە زۆرێکیان تا دوای 2000 نووسراونەتەوە بزانە لە یاداشتەکانیان چه فەزاحەتێک هەیە ئەمانە کە بە ناوی میلەتەوە چه فەزاحەتێکیان کردووە بۆ بەرژەوەندی خۆیان بە ناوی میلەتەوە من تەمەناکەم یعنی ڕۆژێک هەبێ میلەت هێندە و شیار بێتەوە ئیتر لەبەر خاتری 500,000 و لەبەر خاتری نانەسکی و لەبەر خاتری ئەم جۆرە شتانە بە دوای یەکێتی و پارتیان نەڕوە بە هیچ ناونیشانێک بە دوایان نەڕوە بەڕاستی کە بە دوایان کە چووکە بەشێکی زۆری خەڵک بایکۆتی کردو و ناڕازی و بەڵێ خەڵکێکی زۆر هەیە کە نە لەگەڵ یەکێتی و پارتیە نەدەنگیشیانەداتێ و بەڵام تا ئێستش من سواز بۆخوا لە 92 تا ئێستا دژی ئەم دوو حیزبە سیاسی دەسەڵاتدارم و هەرگیز ڕۆژە لە ڕۆژان دەنگم پێ نەدا بەس ئەم خەڵکە زەمانێک هەبوو دەنگی پێداون زەمانێک هەبوون شەڕە پەڕۆی بۆ کردوون بەس شکر بۆ خوا هەنگاو بە هەنگاو و هەموو ئەوانەی تێگەیشتون لەوەی کە ئەم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدارە بە دوای بەرژەوەندی و خۆشگوزەرانی و ژیانی خەڵکەوە نیەن ڕۆژ بە ڕۆژ زیاترە من تەمەناکەم بە ئاشتیانە بە خێر و خۆشیانە میلەت زیاتر ئەوانەی دژی حکومڕانی لەم جۆران پێکەوە کار بکەین چونکە بەبێ پێکەوە کارکردن ئەنجاممان نابێ ئەم بێمنەتیەی ئەم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدارە ئەوەیە کە غەیری ئەوان پێکەوە کار ناکەین یعنی بەرهەمەکەمان هەرچی بێ جۆ دوو ماندووبوونەکەمان هەرچی بێ ناگاتە ئەو ئاستەی کە لە بەردەم ئەم هەیمەنەی ئەوانە یعنی سنوورێکدانێ ببێتە لەمپەرێک لە بەردەمیان بەزووتت وەکو دوو بەڵادەیان بینی بۆ کوردستان بە دڵنیایی ئێستا لە حیزبیش دەرچوون چونکە ئێستا حیزب بڵین هێزی چەکداری هەبێ پەیوەندی دەرەکی هەبێت داهاتی ینی داهاتی لابێت ئەوە لە حیزب دەرچوو ئەو جۆرە ئەمە سیستەمی دەرەباگایەتیە سیستەمی خێڵە تۆ حکوومەتێکت هەبێ یاسای بودجەی نەبێ داهاتی ئاشکرا نەبێ
حساب بۆ پەرلەمان نەکە، حساب بۆ دیوانی چاودێری دارایی نەکە و یعنی سندوقی مەسەلەن داهاتەکانی نەبێ، سندوقی خانشینی نەبێ، حساب بۆ قەرزی هاوڵاتیان نەکە، یعنی باج و ڕسومات بەبێ لە دەرەوەی یاسا لەسەر هاوڵاتیان زیادکە، ڕۆژ بە ڕۆژ ئەرگ لەسەر هاوڵاتی زیادکە و لە بەرامبەرە لە مافەکانی ژنێتە پێشەوە لە کەڵێ. ئەمانە کەی حکوومەتن، حکوومەتداری کەی وا ئەکرێ و ئەمە سیمای دەوڵەتداری پێوە دیار نییە. من حەزمە کردوانە بواە، حەزمە کرد ئێستا بێین باسی شتی تر بکەین، بۆ نمونە ئۆپۆسیۆن دەرفەتی زۆر گەورەی هەیە بۆ ئەوی کێبڕکێ لەگەڵ لایەنی دەسەڵاتە بکە لەسەر پرۆژە، لەسەر کوالێتی، لەسەر جۆری باشتر ئیشکردن، لەسەر دۆخی اقتصاد. بەس ئێستا ئەم دەسەڵاتەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە هێندە سیماکانی حکوومەتداری و دەوڵەتداری پێوە نییە تا منۆکو ئۆپۆسیۆنێک بابەتیانە بێم لە بەرامبەر پرۆژەکانی ئەوانە پرۆژەی باشتر بخەمە ڕوو، لە بەرامبەر شێوازی ئابووری ئەوانە شێوازی ئابووری باشتر بخەمە ڕوو. ئەوان هەر لە بنەمایە، یعنی وەکو وایە دوو ئۆتۆمبیل بەیەکەوە بیانەوێ پێشبڕکێ بکەن، تۆ بۆی پێشبڕکێ بکەی ئەبێ هەردوو بە یەک ئاراستە بڕۆن و لەسەر شەقامێکی گشتیش بێ، بەس ئێستاوان ئاوا ڕۆن. یعنی تۆ هەر دەرفەتی کێبڕکێت نییە لەگەڵیانە، مناقەشی چیان لەگەڵ بکەی، گفتوگۆی چی بکەی، لەسەر چی لەگەڵیانە بڵین مەسەلەن ئێمە ئۆپۆسیۆنی چی بین ئەسڵان. یعنی لە مەجای ئەوە نەما ئەم سیستەم هەردەی بگۆڕدرێ، مەجای چاکسازیکردنی تێیدا لەگەڵ ئەو دوێزە نەماوە. ڕۆژ بە ڕۆژ ئەو حەقیقەتە بۆ هەمومان، تەنانەت بۆ هێندە لە سەرکردەکانی خۆشیان زیاتر ڕوو نەبێتەوە کە ئەم شێوازە حکومڕانیە گەورەترین هەڕەشەیە لەسەر خەڵکی کوردستان، لەسەر هەرێمی کوردستان، لەسەر ئەم هەرێمە فیدراڵیە کە لە چوارچەوەی دەستورە کە ئێمە جۆرەکیانێکی سیاسی دەستوری قانونیمان هەیە و تەمەتوعەکەین بە بەرهەمەکانی ڕاپەڕین و خوێن و قوربانیدانەکان و بۆ چونکە لە بنەمایە مەسەلەن وەکو تۆ وتت حیزب چۆنە بێت چەکی هەبێ، چونکە چەکداری حیزب واتە تۆ متمانەت بە پۆلیس نییە، واتە تۆ متمانەت بە وەزارەتی پێشمەرگە نییە، واتە تۆ متمانەت بە گەنجەکانی ئەم وڵاتە نییە، واتە تۆ سیقەت بە هیچ لایەنێک نییە. باشە کێ ئەبێتە هەڕەشە بۆ یەکێتی و پارتی لە کوردستانە؟ کۆمەڵ هەڕەشەیە؟ یەکگرتوو هەڕەشەیە؟ لایەنەکانی تر هەڕەشەن؟ گۆڕان هەڕەشەن؟ نا، ئەوەی هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان و خۆشیان و لەناو هەر لایەنێکیش لەناو خۆیانە شەڕی باڵەکانیان خودی خۆیانن چەکی حیزبە. بەرژەوەندی ئەوانیش و خەڵکی کوردستانیش و هەر هەمومان لەوایە کە چەکی حیزبی کۆتایی پێبێ، کە ئەمە یەکەمین هۆکاری ناسەقامگیری سیاسیە، یەکەمین هەڕەشەیە لەسەر ئاشتی و ئاشتی کۆمەڵایەتی، یەکەمین هەڕەشەیە لەسەر ئەوەی کە ئێمە دۆخی ئابووریمان هیچ کات باش نەبێت، چونکە چەکی حیزبی پارەی ئەوێ، پارەی ناڕەوا و نایاسایی ئەوێ، سەرانەی ئەوێ، بەچی تێرەکرێ؟ بۆیە یعنی تۆ تەماشاکە هەرێمێک 5-6 میلیۆن هاوڵاتی تیاژی، 4 پارێزگا و 2 ئیدارەیە، چۆن ئەبێت 400,000 چەکداری هەبێ کاتی ڕەشەیەکی حەقیقیش ڕوو بە هەرێمی کوردستانەکە، کوڕهەژارەکە بە هەمووی 40-50,000 هەند لە سەنگەرەکانە بەرگری لە هەرێمی کوردستان بکەن. معنای وایە ڕۆژ بە ڕۆژ ڕوونترە بێتەوە کە ئەم جۆرە حکومڕانیە ئەبێ کۆتایی هاتبێ و بمێنێتەوە بەردەوام بێ. ئێمە ڕۆژ بە ڕۆژ لەناو خۆ نەعەدالەتی زیاترە بێ، بۆ دەرەوەش لاوااسترە بێت. باش بەزۆکو دوو کۆمپانیا شەنلات و لە حیزب دەرچوبن، ئێستا هەر ئیشەنەوە بێ داهاتی کوردستان خودی دابدۆشن بیدۆشن، هەر خودی خۆیان کۆمپانیان، یعنی مەکتەب سیاسیەکانیان کۆمپانیان هەیە، خودی حیزبەکان و بەرهێنانەکەن. یعنی لە دنیا هەبووە حیزبی سیاسی خۆی حاکم بێت، خۆی تەندەرەکان لە ناو حکومەتا بە ڕۆژ دەرکا، شەویش خۆی کۆمپانیەکانی بنێرێت تەندەرەکان وەرگێت. یعنی هەبووە یعنی حیزبی سیاسی کارگەی گەورەی پاڵاوتنی نەوت دروستکە، مەسەلەن هەبووە لە دنیا شتی وا هەبووە حیزبی سیاسی نییە. حیزبی سیاسی کە حکومڕان بازرگانی کرد واتە ڕێک ئەو شوێنە گەندەڵخانەیە. هەر کاتێک بینیت سیاسی لەگەڵ بازرگان یا هەمان کەس بوون یا بەیەکەوە تەبابوون، ئەوە ئیتر بزانە ئەو شوێنە پایتەختی گەندەڵیە، وەک عێراق، وەک هەرێمی کوردستان کردوێنە گەندەڵخانە. ئێستا یەکێتی و پارتی دەستگایان هەیە و بەرهێنانەکە، پرۆژەیان هەیە، کۆمپانیان هەیە، گروپی کۆمپانیەکانیان هەیە.
باش شتێر ناخۆن کا حەکیم ئەچن سەرانە لەو کۆمپانیانەی تر وەرەگرن کە لە ڕژێڕکێفی ئەوانین هیچ کەسێک بە ئاسانی پرۆژەیەکی دەست ناکەوێ و ئیلا ئەبێ پشکێکی ئەوانی تیابێ بۆیە بینی کاک حەکیم مەسەلەن ئەو یاسای وەبەرهێنانی کە هەیە لە هەرێمی کوردستانە سەرڕای ئەوەی لە هەرێمی کوردستانە سەقامگیریەکی باش هەیە سەرڕای ئەوەی یاسایەکی زۆر باشمان هەیە بێجگە لە بواری نەوت کە قازانجی گەورە و زەبەلاح بۆ کۆمپانیا بیانەکانە بە نبینی کۆمپانیایەکی بیانی بێ لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان کە بۆ چونکە بۆ نمونەگەر کۆمپانیایەکی بیانی بێت مەسەلەن لە بواری کشت و کاڵا وەبەرهێنان کە ئەو قازانجە زەبەلاحی دەست ناکەوێت تا بەشی یەکێتی و پارتیشی لێ بدا یعنی ئەو پارەی کە هەیەی ئەبێ لە ماوەیەکی زۆرە اینجا شتێک قازانجی دەسەکەوێت خودی پرۆژەی کشت و کاڵی پیشەسازی گەشت و گوزار ئەمانە قازانجیان هەم لە ماوەی درێژایە هەم قازانجیشیان کەمە هی ئەوە نییە یەکێک بە گیرفانی خاڵیەوە تەنها لەبەرەوەی لە دەسەڵاتە ئەتوانێت لەمپەر بۆ پرۆژەکە دروستکە ئەتوانێت ئیزعاجت کە ئەتوانێت واد لێ بکە وازی لێبێنی بێتە شەریکە ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە دۆخەکەیە ئەم یاسایە هەیە کە زەوی تەیاتێ بە بەلاش تا 10 ساڵ عەفوی گومرگی تەیاتێ کە ئەوەی کە بووە ماڵوێرانی ئەم وڵاتە بەشێکی گەورەی ئیستیغلالکردنی ئەو یاسایە بوو و هەرچی کەلوپەلێکیش لە دەرەوەی هێنی لە عەفووە لە گومرگی هیچ لێ وەرناگیرێ یعنی ئاسانکاری لەمە زیاتر بەس ببینە بزانە پرۆژەکانی وەبەرهێنان لە کوردستانە کوان بۆ ئەم یاسای وەبەرهێنانە بۆ ئەم یاسایە کە یەک دنیا هاندانی تایە بۆ وەبەرهێنەر بۆ سەرنجی وەبەرهێنەری بیانی ڕانێک کێشا بێت لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان بکە چونکە بۆ وەبەرهێنانی بیانی تۆ چیت پێویستە ئیستیقرارێتت پێویستە یاسات پێویستە بەڵام لە سەرروو هەموو ئەوانەوە مؤسساتی دەوڵەتیت پێویستە بۆی بیپارێزێ لێرە ئیستیقراریەت هەیە ئەمن و ئاسایش هەیە یاسای باشیش هەیە بەڵام لەبەرەوەی مؤسساتی دەوڵەتی نیە وەبەرهێنەر و سەرمایەکەی بپارێزێ و ڕێگە لە سەرانە وەرگرتن و لە شەریکایەتی بێ سەرمایە بگرێت وەبەرهێنەر نایەت لە کوردستانە تەنها لە بواری نەوتا لەبەرەوەی قازانجەکەی زەبەلاحە بزانە لە بوارەکانی ترا وەبەرهێنی ناوخۆیش ئەوانەی کە کردویانە ئەو پرۆژانەی نیشتەجێبوونەکە هیچیان نەبوونەوە سایە و سێبەر بۆ خەڵکی هەژار و یەکەی نیشتەجێبوون دروستەکرێ بە پارەی خەیاڵی زەبەلاح لە کاتێکا تێچوویەکی کردن باشە بەس مەوسەلم کابینێ بڵین پارتی دروشمی کوردستانێکی بەهێزی هەبوو یەکێتی ئارامی لەم کابینێ زیاتر بڵین لایانی کوردستان بڵین هەرێمی کوردستان لاوازتر کراوە نە ئارامی سیاسی بێ کۆمەڵاتی بەوە یەکێتی خۆی لاڵبژێرنەکان بانگەشەی بۆ دەکرد هەردوو لایانی بوونەتەوە کارێک کە نەسەقامگیری هەبێت لاوازی هەرێم هەبێ نارامیش هەبێ کە خۆی پێچوانی دروشمەکانەوە یەسەی بەداخەوە ئەم بارودۆخەی ئێستا ئیبینی کە حەکیم بەڕاستی بەتەواوەتی ئەوەمان پێ ئەڵێ کە هەندێ با بڵێن ڕووداوی ئەمنی هەندێ جم و جوڵ هەندێ یعنی گیر و گرفت کە زیاتر و گەورەتر و ئاڵۆزتر بووە ڕۆژ بە ڕۆژ مەعیشەت سەختترە بێ و حکوومەت بێ باکترە بێ بەرامبەر بە هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ بێکاری زیاترە بێ حکوومەت هیچی بۆ گەنجان نییە ڕۆژ بە ڕۆژ گەنجانی بێکار ژمارەیان زیاترە بێ دەرچوانی زانکۆ زیاترە بێ و حکوومەت هیچ دەرفەتێک بۆ هەلی کارنا بەڵێ هەموو ئەو دروشمانەی کردە دروشمی ناڕاست بەڵێنی پوچەڵ کە نەهات نەدی لە کابینەی نوێم وەک چۆن زۆرێک لە بەڵێنەکانی تری کابینەی هەشتەم و کابینەکانی تریش بە هەمان شێوە بوون و بەداخەوە ئێستا بەم ململانەی کە ئێستا زیاد بووە بەم هەڕەشە لە یەککردنەوە بەم شەڕە بەیاننامەیە خەریکە دۆخی ئەمنیش ئاڵۆزترەکەن باش بەس دوێنێ قسەی سەرۆکی حکوومەتە بوو باسی کرد هێنگاوی باشیان بڕێ بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی 2 میلیارد دۆلاریان داوەتەوە بە بەوەی کە قەرز بکەنوتی 2 میلیارد دۆلار بەڕێز و کۆندامێکی لیژنی دارایی ئاگادارنەوەن کە ئەو 2 میلیارد دۆلارێک کە داوێنێتەوە بۆ کوێ ڕۆژوەی کێ طبعا دۆسیە قەرز یەکێک لە دۆسیە تاریکەکانە لە هەرێمی کوردستانە هەتا ئێستش هیچ بەڵگەنامەیەک نییە باش پیشانمان بدە ئەم قەرزانە کامانن کەی کراون لە کێ کراون بۆچی کراون سروشتی قەرزەکە چۆنە سوێ چێتە سەر ناچێتە سەری لە کۆمپانیای ناوخۆین لە بیانین لە چین منەزانم بەشێک لە قەرزەکە پابندی حکومەتە بەرامبەر بە موچەخۆران ئەو موچانەی دابەش نەکرا و موچانەی پاشەکەوت کرا ئەو موچانەی کە لێی بڕا ئەوە دیارە و
وازحە بەڵام ئەوانی کە دیار نین باشە حکوومەتێک کە موچەی نەداوە کە نەوتی دابش نەکردووە کە خزمەتگوزاری ئاو و کارەبا و ئەوانەی ئەگەر کەم نەکرد بێتەوە زیادی نەکردووە کەواتە ئەم پارانی بۆچی قەرز کرد ئەو قەرزەی باس کرا کە دراوەتەوە 2 میلیارد دلار بەڵێ هیچ کەس نازانێت ئەسڵی قەرزەکەت چەنە و 2 میلیارەکەت چۆنی دراوە کێش دراوەتەوە طبعاً بە کۆمپانیا نەوتیەکان دراوەتەوە و ئەوە دانەوە نییە ئەوە دانەوەی ناچاریە کۆمپانیەکان ئەسڵەن پارەی نەوتەکە لە دەستی خۆیانە واتە خۆیان بەبێەوەی حکوومەتیش ڕازی بێ پارەی قەرزەکان خۆیان وەرەگرنەوە لە بەرامبەر ئەو نەوتایە کە پێشوەختە فرۆشتاوە پارەکەیان وەرگرتووە ئێستا ئەدرێتەوە و ئێستا بۆیە ئەبینی داهاتی هەرێمی کوردستان لە بواری نەوتە هەر زیاد دەبێ کەچی ئەوە چێتە خەزێنەی گشتی هەر بەشی پێداویستیەکان ناکە بۆیە ئەو قەرزەی کە دراوەتەوە تەنها لەو بوارایە بێجگەلەوەی کاک حەکیم ئەم قەرزانە هیچ کەس چاودێر نییە بەسەریانەوە تۆ بۆ ئەوەی بسەلمێت ئەم قەرزە هەیە و بالفعل بەڕاستی و بە حەقیقی قەرز کراوە و هۆکارەکەی چییە و بۆچی قەرز کراوە ئەبێ دیوانی چاودێری دارایی وردبینی تیا بکە من خۆم پرسیارم نردووە داوام کردووە لە دیوانی چاودێری دارایی بێ زەحمەت پێمان بڵێن هەرێمی کوردستان چەند قەرزارە ئایا ئێوە وردبینیتان کردووە وەڵامەکەیان ئەوەیە کە هەتاوەکو ئێستا حکوومەت دۆکیومنتی تەواوی نەخستۆتە بەردەم دیوانی چاودێری دارایی تا بزانین ئەم قەرزانە کامانن ئەم قەرزانە چین ئەم قەرزانە لە کێو لە کام کۆمپانیا کراون و چۆنیش ئەدرێت وا بڕیاردەم هەر لە 2020 کاتنە پەرلەمان سەرۆکی حکوومەت و جێگرێکەوە زیداروتیان بە راپۆرتێک ئاراستەی پەرلەمانی بکەن تا ئێستا وردەکاری قەرزەکانتان پێ نەگەیشتەوە هەتا ئێستا نەگەشتووە تۆ ئەندامی لیژنەی داراییش من ئەندامی لیژنەی داراییم ساڵێک و 3 مانگ تێپەڕێ بەسەر ئەو کۆبوونەوەی کە لە مانگی هەشتی ساڵی پارە لە پەرلەمان 5 وەزیر حازر بوون یەکێکیان وتی 28 میلیارد دلار قەرزاری یەکیان وتی 32 میلیارد بۆ مناقەشە لە ناو خۆیانە وتیان نا ئێمە ئەڕۆینەوە دوایی بە ڕسمی بۆتان ئەنێرین چەند قەرزاری هەتا ئێستاش نیان نردووە ساڵێک و 3 مانگ تێپەڕی بەسەریە بۆ چونکە بەڕاستی ئەمە حکومەتداری نییە حکومەتێک خۆی نەزانێت چەند قەرزارە و ئەم دۆسیانە نەنێرێتە دیوانی چاودێری دارایی تا وردبینی تیا بکە یعنی بۆیە ئەمە بەشێکە لەو فەوزایی کە لە هەرێمی کوردستان هەیە بەزەوەی کە بانگەشە دەکەن ڕوبەڕووی گەندەڵی بوو بنەوە چاکسازیان کردە بێ ئەوە دروستە یان سەرکەوتنیان بەدەستێنا بێ لەم کابینێ بڵێن سەرۆکی حکوومەت باسی کرد بوو جێگرەکەی وتوی سەرنجیانە سەر چاکسازیە ئەگەر چاکسازیەکەن خەڵک لیان بێزار دەبێت خۆی چاکسازی بکەیت چاکسازی وەکو جۆگە ئاوێک وایە کاتێ پاکیەکەیتەوە ئاوەکە ڕوو نەبێتەوە خەڵکەی بینە یعنی پێویست ناکە بانگەشە بکەیت و باسی بکەیت و تەحلیلی بکەیت چاکسازی ڕوو بدا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەبێ حکوومەت کرابێ بە ئەلکترۆنی خەڵک خۆی ئەگا بە خەڵک و ژیانی خەڵک گۆڕانکاری بەسەرایە کووە ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ قورستر بووە ڕۆژ بە ڕۆژ دۆخەکان خراپتر بوون ڕۆژ بە ڕۆژ ڕۆتین زیاتر بێت دوێنێکا حەکیم هاوڵاتێکی خان پێداویستی تایبەت بۆی باس کردوم نابینایە لە قەزایەکەوە بەڕێک کەوتووە هاتووەتە سلێمانی ڕۆژی پێشتر هاتووە نابینایە چۆن نتوانێت یعنی بەیانیان زووە سێ بگاتە هەولێر چۆتە هەولێر بۆ مامەڵەیەک لێرەوە بەڵە دوایی لە هەولێر چۆتە وەزارەت دوای وەزارەت اینجا هاتوۆتەوە سلێمانی یعنی 2 شەو ڕۆژی پێچووە بۆ یەک مامەڵەی سادە و ساکات کە ئەکرا بەڕێوەبەراتەکەی لە قەزاکا بیکە کامە کەمکردنەوەی ڕۆتین کامە چاکسازی لە ئیدارە یعنی تۆ بۆ ئەوەی بڵێ بەڵە حکوومەت هەر ئیدعاکەت ئەگونجێ ڕاست بێ ئەبێ هەندێ بەڵگەمان پیشان بدەیت بۆ نمونە ئەڵێ ئێمە بە ئاراستەی بۆ نمونە شەفافیەتە چاکسازیمان کردووە یاخود داهات بابە تۆ یاسای بودجەت نییە یاسای بودجە ئەلف و بای شەفافیەتە ڕوونیە لە داهات و خەرجیە ئەو ساڵی نوێمە ئەم کابینەیەش هاوشێوەی کابینەکەی پێشوو یاسای بودجەی نییە بەپێی یاسای ئوسوڵی محاسەبات کە لە هەرێمی کوردستانە بەرکارە بنەماکانی ژمێریاری هیچ حکوومەتێک دەسەڵاتی ئەوەی نییە دەست بەرێ بۆ داهات بۆ خەرجی تەسەڕفی پێوە بکە ئیلا بێ یاسای بودجە هەبێ بۆ چونکە پەرلەمان لە هەر وڵاتێکە نوێنەری میلەتە سەروەت و سامانی ئەم وڵاتە مڵکی هیچ حیزبێک نییە مڵکی خەڵکی کوردستانە هیچ کەس بۆی نییە دەستی بۆ ببا تەنها دەسەڵاتی نەبێت دەسەڵاتیشکی ئەیا لە پەرلەمانەوە واتە پەرلەمان لە چوارچێوەی یاسای بودجە
ڕەزامەند دەبێ بە حکوومەت کە بەم جۆرە داهات کۆ کاتەوە بەم جۆرە خەرجی بکە و دوجاریش بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی وڵاتەکە ئاشکرا بکرێ. هەرێمی کوردستان حکوومەت دەم دەسەڵاتەی نییە. کا حەکیم لەم ڕۆژانە دۆستێکی خۆشەویست ڕاوێژگارە لە پەرلەمان باسی خولێکی کرد کە بینیویانە ڕاوێژکارێکی نێودەوڵەتی لەسەر بودجە و چۆنێتی کاری چاودێری پەرلەمان لەسەر بودجە. وتی من لێم پرسیوە باش ئەگەر حکوومەتێک مەسەڵەن یاسای بودجەی نەبێ بۆ 8 ساڵ ئەوە چی بکە یعنی؟ وڵی تا ئێستا من نەمبیست و حکوومەت هەبێ لە دنیاە بۆ 8 ساڵ یاسای بودجەی نەبێ. شتی وان نییە، ئەمە حکوومەت نییە، ئەمە دەوڵەتداری پێ ناڵێن. یاسای بودجە خۆیمە ناڵێن یاسای بودجە هەرەوە نییە شتێک لە وەکو ئەو هەموو نا یاسای بودجە گرنگی و بایەخی گەورەی هەیە لە ڕوانگەی یاسای بودجەوە ئەزانی حکوومەت بۆ ساڵی ئایندە بەنیازی چییە، داهات چەنە، موچەی موشەخۆران سۆگەرە یاننا، ئەو قەرزانە کێ ئەدرێنەوە چۆن ئەدرێنەوە، پلە بەرزکردنەوە چۆن ئەکرێتەوە، دامەزراندن چۆن ئەکرێتەوە، ئەو گرێبەستانە کێ ئەکرێنە هەمیشەی، ماوەسانی وانە بێژ پزیشکەکان چەندە ئەمەزرێن لە ساڵی ئایندا و قەرزەکان چۆن ئەدرێنەوە و هەموو پرۆژەکان ینی ڕوویە وڵاتەکەی تێدا بۆ داهاتوو تۆ لە ڕوانگەی یاسای بودجەوە زانی ئەم وڵاتە بۆ پێشە ڕوایا بۆ دووە تۆ هەر یاسای بودجەکەت نییە ئیدعای چیەکەی ئیدعای کام حکوومەتداریەکەی کام دەوڵەتداریەکەی کام شەفافیەتەکەی باش بەس لەسەر دوێنێ جگەری سەرۆکی حکوومەت باسی ناوچەی کۆیەکشی کردوتی قەزای کۆیە کەوتی بە ناوچەی 140 لە بینی پارتیویکەتی ناوی بردووتی کۆیە خنکاوە بڵێن ڕەنگەوێش غەدری زۆری لێکرای بەسەر کۆیە خنکاوە یاخود لە ژێرم دەسەڵاتە ئێستا زۆربەی ناوچەکان زۆربەی پرۆژەکان ڕوبەڕووی خنکان بوونەتەوە. واللهی ئەوەی منی بێتاقەت کرد بەڕاستی ئەوە بوو کە ئەو فەزاحەتە بە پێکەنینەوە باس کرا و ئامادەبوانیش لە ناو هۆڵەکە بەداخەوە ئامادەبوانی دیداری مێری لە یعنی بە چەپڵەیان بۆ لێدا تۆ وەرە دوای 30 ساڵ حکومڕانی دوای 9 کابینە لە نێوان هەولێر و سلێمانیا ناوچەی جێناکۆک هەبێ کۆیە دوو ئیدارەی هەبێ دوو گیرفانی هەبێ دوو ئاسایشی هەبێ دوو چەکی هەبێ دوو یعنی ئەمە فەزاحەتە بەڕاستیە بوو ئامادەبوانی ئەو هۆڵە هەر هەمووی بەیەکەوە بەجێی بێڵن بڵێن ئێوە لە کوێژین ئێوە خەریکی چین میلەتانی دنیا گەشتە چی ئێوە خەریکی چین هێشتا باس لەوەکەن ئێ باش ئەوە زانیمان کەرکووک لەوێ ناوچەی جێناکۆک لە نێوان نەتەوەی کورد و ئەو نەتەوانایە کە چەند ساڵە هەرێمی کوردستان لەگەڵیان کێشەیە بۆ نمونە نەتەوەی سەردەست عەرەب بووە و عەرەب و تورکمان و کورد لە کەرکووک کێشەیان هەیە لە مەخمور لە شەنگە بەس لە کۆیە کێشەکە چییە هەمومان کوردین هەولێر و سلێمانی یعنی چی هەمومان کوردین هەمومان زۆری نەشمان بە ئاین ئیسلامی و مەزەبیشمان سونە هیچ هۆکارێک بۆ جیاوازی نییە یعنی ئەکرێ دوو حیزب میلەتێ لە یەکدا بڕن و دوای 9 کابینەش ئەمە یعنی بە پێکەنینەوە باسکەی بەڕاستی عیبە بەسەر بڵێن ئەوێ ڕوبەڕووی خنکان بۆ تۆ یاخود ئێستا لە سایەم دەسەڵاتە زۆرێک لە ناوچەکان لە سایەی ئەم شێوازە حکومڕانیەوە کوێ دەست بۆ ئەبەی ئەوێ وێرانترە لە زاخۆ بۆ خانەقین وەکو یەک خنکاوە ئێستا بێکاری و هەژاری لە زاخۆ زیاترە تاوەکو لە سلێمانی ئەو شەرجۆرێکە لە خنکاندن ئەی چۆن خۆ لە سلێمانی کە هیچ شەقامێک دروست ناکرێت هیچ ئەو خنکان نییە بۆ لە سلێمانی زۆر خەڵک زۆری ساحەت و تێروتەسەلەژی چەمچەماڵ بێ ئاوە دەربەنی خان ئاوێکی پیسی هەیە ئەوە ڕێگەی کەلار دەربەنی خان ئەوە ڕێگای حاجیاوا دووکان ئەوە ڕێگای سلێمانی هەولێر بە هەردوو سماقۆڵی و کۆیا بۆ دووکان و ئەوە جادەی سەتی چەند بەڵێنیاندا سەرۆکی حکومەت خۆی نەهات لەگەڵ جێگرەکەیە لەگەڵ وەزیرەکانیە لە سلێمانی نەیانوت کاکە ئەو بیسمیللا ئەو جادەی 100 مەتری بۆ سلێمانی دروستەکەین کوا شەقامەکە ئێستا یەک ئامێریشی تیا ناکە ئاوا وەستاوە گەڕێک هەیە لە یعنی لە 1970ەوە گەڕەکە لە هەڵەبجەی شەهید و لە خوڕماڵ هەتا ئێستا چاوەڕێی قورتاوەکە بە حساب پرۆژە تازەکانە کە پارەی بۆ تەرخان کراوە کۆمپانیا هەڵی کەندووە بەردەرگاکانیان بووە بە قڕ و لیتە بەم زستانە حکومت پارەکە دابین ناکە حکومت پارەکە نادا بۆ کۆمپانیاکە بەڵێنیشی داوە کاکە تۆ دەستکە بە ئیش من پارە تێمێ ئێستا ئیشی کردووە چێ بۆ کۆم ئەچێ نەخۆشخانەکە پارەی نەخۆشخانەی هیوا نادەن یعنی
بەڵێ لە سای ئەم شێوازە حکومڕانیە کۆیە نەخنکاوە بەتەنها هەموو کوردستان خنکاوە یعنی ئەوەی هەیە کە خەڵک هەر تۆزێت بەعام چاوقایمین ورە بەرزین ومێدمان هەیە ئەگەر نا بەڕاستی بۆ جۆرە ژیان پڕ لە مەترسیە بێ ئایندەیەکی زۆر نادیار چاوەڕێی هەرێمی کوردستانەکە باش سەبارەت بە داهاتەکانی سە کێشە هەیە بۆ نمونە لەسەرەوەی پارتی دەڵێ دەسەڵاتەکانیان شۆڕ کردوتەوە بۆ پارێزەکانی دارەدانەکە وەکو پێویستنیەتی باسێکە دەڵێت هەموو داهاتەکان کۆ بکرێتەوە ئەمڕۆ سەرۆک هێرەمیش لەسەر نەوت قسەی کرد کەوتی نەوت بۆ سەربەخۆیی نییە وەکو کاڵایەکی بازرگانی سەیری دەکەن لەوانەیە خۆشگوزەرانی بەدیبێنە بەڵام بۆ سەربەخۆیی نییە خۆشگوزەرانێکەشی بەدیهێناوە ئەگەر ئەو خۆی ئەتراف خۆیان کە دەڵێن بۆ سەربەخۆیی نەبووە بەداخەوە ئەو سیاسەتە سەربەخۆی نەوت و ئابووری سەربەخۆ کە گرتیانە بەرووە فرۆشتنی نەوت بەڵای هێنا بە دوای خۆیان بۆ هەرێمی کوردستان و ئەمە یەکێتی و پارتیمانەوە لە سایی ئەو پارە بەلاشەی نەوتەوە بوو کە بە نادیاری دەستیان کەوت لە ڕێگەی جیاجیاوە ئەو پارانەی تریش لە گوبرگ و لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە دەستیان کردووە ئەگەر نا ئێستا ئەگەر ئەوە نەبووایە ئێستا هەرێمی کوردستان شتێکی ترە بوو بۆ کا حەکیم چونکە ئەو پارەی لە بەغداوە هات نەیە بڕا پاساوی بڕینەکەی چی بوو ئەوە بوو کە ئەمان دەستیاندایە نەوت فرۆشتن ئێبەغا ژووتی کاکە تۆ نەوتی خۆتە زۆرەی پرۆژەکانیش کە کراونی ئەو پارەیە کە ئەو کاتە داهات بەشی زۆری 2003 بۆ 2013 لە بەغاوە بۆ جاهات باسی ئابووری سەربەخۆ نەبوو خێر و خۆشی و زۆرینەی پرۆژەکان و زۆرینەی پێشینەکان و زۆرینەی قەرزەکان بە هاوڵاتیە درایی خانوبەرە هی هاوسەرگیری هی بێکە هەرچی شتێک دراوە لەو ماوا دراوە کە لە بەغاوە پارە هات کاتێ بوو ئابووری سەربەخۆ و پشتیان لە بەغدا کرد و پارەکەی بەغدایان بڕی بەدەستی خۆیان ئەمە نەتیجەکەی بوو کە ئێستای بین بابین لە داهاتەوە بینی سەر نەوتی سپی ئێستا بڵین بەشێکی کەم بەڕەپارێک دەرخان کراوە 7 ملیار بۆ داباشکردنی نەوتی سپی کە بەشی لە سەدا 24 خەڵک دەکات ئەمڕۆژ وەزیری سامانە سروشتەکان بۆ دەنگی ئەمریکا قسەی کرد و دەڵێ ئێمە کەس ناچار ناکەین وەری بەگرێ خەڵک ئازادە وەری دەگریان وەری ناگرێ و نەوتە کاندی خەڵک پێیان وایە گرانە خۆی بەداخەوە بەڕاستی حکوومەت بەو جۆرە بێباگ نییە بەرامبەر بە ژیانی هاوڵاتی ڕاستەکە چونکە ئەو لایەنانەی دەسەڵات نازان خەڵک چۆن ئەژی چۆن خۆی گەرمەکاتەوە کە زستانیت کە بارانە بێ کە هاوینیت نازان ژیانی خەڵک چۆنە بۆ چونکە خۆیان لە سیتیەکانان و ڤێلای تایبەتیان هەیە کارەبای تایبەتیان هەیە سیستمی گەرمکەرەوەی تایبەتیان هەیە لەبەرەوە بەلایەنەوە گرنگ نییە خەڵک ئەتوانێ بیکڕێ ناتوانێت خەڵک ئازادە لەوەی بیکڕێنە بەڵێ ئەوە زانی یعنی چی؟ یعنی خەڵک ئازادە قەیچەکە باشن دارستانەکان ببڕن ئەو بێباکێ یعنی ئەوە یعنی لەبری ئەوەی هەست بە کێشەکە بکەی بە حەقیقی بڵێ باش ئەم هاوڵاتیە من بە حسابی خۆم هاوکاریم کردو بە حسابی خۆم ئەڵێم ئەوە لە بازارە بە 280,000 مەی کڕەوە لە لای من بەرمیلە نەوت بە 100,000 بکڕە وەری ناگرێ هاوڵاتی ویستێتی پەیامێک بەم دەسەڵاتە بدا بەم دەسەڵاتە دڵڕەقە بدا مانایەوە نییە ئەم هاوڵاتی ئەم بەرمیلە نەوتەی ناوێ ئەمە ئەیانەوە پەیامێک بگەێنن پێیان بڵێن کاکەم 100,000 زۆرە بە خێزانێکی هەژار نادرێ بە هاوڵاتیەکە هەژار نادرێ بە هەموو کەس نادرێم 100,000 بە زەوان واتیەگەنەوە خەڵک پێویستی نییە با بەو کارسات دروستەکە ئەو ناوچە ساردانە بە بەرمیلێک نەودیشیان ناڕوە ناوچەکانی پێنجێن چۆمان حاجۆمەران و شارباژێر هەورامان لە زستانە هیچ خێزانێک نییە 4-5 بەرمیل نەوتی نەوێ 4-5 بەرمیل نەوتەکەی پێ ناکڕێ خەڵک پەنا بەرێتە بەرچی کارەبای حکومیش بەو ڕێژەیە نییە یعنی دارەکان ببڕێ ئێوە کارەسات بۆ کوردستان دروستەکە تۆ بزانە گۆڕانکاری کەشوهەوا ئێستا مەترسی وای دروست کردووە کە وڵاتان بە بەرنامەی تێر و تەسەلی ژینگەییەوە ڕوبەڕووی ئەبنەوە ئەمانە هێندە بێباکن تەنانەت باکیشیان بەوە نییە کە هاوڵاتی بچێ دەست بەرێ بۆ ئەو دارانەی کە سەدان ساڵی ویستووە داهاتی مانگانەوە دێسە چەندە یەکێک لە قسەکانی تر ئەمەیە داهاتی نەوت وڵاتی نەوتی یعنی چی نەوتی نییە بۆ هاوڵاتیەکەی باش یعنی چییە ئەم بەرمیلە نەوتە لەژێر ئەردا دەریێنی بەلاشە مڵکی خەڵکە پاڵاو گەشت هەیە باشە با بەس حەقی دەرهێنانەکەی و مەسەلەن $10 بۆ کۆمپانیاکە پاڵاوتنەکەی و گواستنەوەکەی و ئەوانەی لێوەرگرە بۆ 100,000 لێوەرگرە بەس داهاتی نەوت چەندە مامۆستا داهاتی نەوت ئێستا ئەوەی بەم پرۆسە خراپەوە کە هەیە 800 ملیار دینارە مانگانە ئەو 7 ملیارەی دایان ناوە کە تەنها نزیکە 1/8 1 مانگە
کامە خەڵک بەشدارە لە بنەوتە کامە ئەم نەوتە هی سەروەت و سامانی ئەم میلەتەیە یعنی لە دنیا نەبوو کاک حەکیم وڵاتان نەوتی نییە ئەچێ نەوتە کڕێ لە وڵاتانەی بەرەمێنەری نەوتن بۆ نمونە لە سعودیا کڕێ لە کوێیتە کڕێ لە بەحرێ ئەیهێنێ لە وڵاتەکەی خۆیان پاڵاوگە دروستەکە باشە بۆی تێچووی کەمتری بێ بیدا بە هەوڵات بنزینەکەی نەوتە سپیەکەی گازەکەی ئەمان لێرە نەوتیان هەیە پاڵاوگەشیان هەیە نەوتیان هەیە بۆ کێ نەوتە پاڵێون بۆ بەغدا گاز بۆ کیا پاڵێون بۆ تورکیا ئەی نەوتە سپیەکە خەڵک لەکوێ پێیان لە وڵاتانەوە نەوت و بەنزینەکان باسی کردووە کە دوو کۆمپانیا دەیکردن دوای ناوبڕەکە دەمێ سەرنج بزانم دەڵێت دوو کۆمپانیا دەیکردن لە تورکیا یان لە کوێت چاوە سەیر و سەمەرەکەی نەوتە هەبێ بچی لە وڵاتان نەوت دێم وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕەک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنییا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بڕێز مامۆستا سەبارەت بۆی کە وەزیری سامانە سروشتەکان باسی لەوە کرد بۆ دەنگی ئەمریکا دەڵێ ئەو نەوتە لە دەرەوە دەیکڕیان لە تورکیان یان لە کوێیت دەگونجێت و نەوتت بەڕێزوتت نەوتمان هەیە پاڵاوگەمان هەیە ئێوە و نەوتە بۆ لە دەرەوە دەکڕم ئەمە فەزی حەیە وەکو وایە خۆت ئاوی شیرینی دوکانت هەبێ بچی لە وڵاتان ئاو بکڕی ئاوەکەی خۆت بفرۆشی بە خەڵکی تر بچی لە وڵاتانی تر ئەو ینی زۆر سەیرە بەڕاستی لە هەرێمی کوردستان تۆ خۆت نەوتێ هەیە ئەگەر ئەم نەوتە خۆتان ساحیبینی ئەگەر ئەم نەوتە بزە بدابوودی سەر بەخۆیە و هەرێمی کوردستان خاوەنی ئەم نەوتەیە و پاڵاوگەش هەیە ئێستا سێ پاڵاوگەی لا ناز و کار و بازیان بە قووەتن گەوران ئەتوان بەشی هەرێمی کوردستان و زیاتریش لە هەرێمی کوردستان نەوتی سپیش و گازیش و بەنزینیش و سوتەمەنی فڕۆکەش و ئەمانش هەمووی بپاڵێون و بەرهەمی بهێنن کەواتە بۆ لە دەرەوە نەوت بکڕێت حکمەتەکە چییە کاک حەکیم ئێستا ئەو پاڵاوگانەی بە ستاندارد کارەکەن لە هەرێمی کوردستانە باشە دووکەڵەکەیان و ژینگە پیسکردنەکەیان بۆ هەرێمی کوردستانە بەرهەمە پاک و جوانەکەیان بۆ غێری هەرێمی کوردستانە نەوتە سپیەکە و بەنزینەکە بۆ عێراقە گازە جوان و باشەکە ژەنێرن بۆ تورکیا ئەو پاڵاوگانەی ئەیکوالێتێکە خراپەکە و سەرەتانەکەش بۆ میلەتە ئەو پاڵاوگانەی نایاساین کوالیەتی خراپ فرت و فێڵ و ڕێژەی جیاوازی مەواد و سوتەمەنی بەیەکەوە تێکەڵەکەن هەم دوو کەڵەکەیان هەم بەرهەمە پیس و خراپەکان بۆ خەڵکی کوردستانە لە هەرێمی کوردستانە کا حەکیم 200 پاڵاوگەمان هەیە نایاساین ڕەچاوی هیچ ستانداردێک ناکرێت لە ئیشیانە لەژێر چاودێری و کۆنتترۆڵی هیچ مؤسسەیەکی حکومەتانی ئەم پاڵاوگانە ئەگەر لایەنەکانی دەسەڵات پسوۆران دەڵێن سەرەتانیش بەرهەم دێت بڵێن سەرەتانی دەکەوێتەوە چاوەی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و هەر وڵاتێکی دنیا خراپی و تێکچوونی ژینگەیە یەکێک لە سەرچاوەکانی پیسکردنی ژینگە لە هەرێمی کوردستانە ئەو جۆرە پاڵاوگانن ئەو جۆرە گۆڕەپانانن کە خاک پیسەکەن ئاو پیسەکەن هەواش پیسەکەن ئەو بەرهەمێنانی ئەو گازە پیسەیە کە لەو شوێنانە مەوادی جیاجیا تێکەڵەکرێ و ناویان ناوەتە گاز و
ئێستا مۆلیدەی گەڕەکەکان لە گەڕەکانە دووکەڵەکەی چێ بەسەر هاوڵاتیانە یعنی ئەمە فەزاحەتە تۆ پاڵاوگەی باشت هەبێ بەرهەمەکەی بۆ غەیری هەرێمی کوردستان پاڵێوێ پاڵاوگەی نایاسایی خراپ پڕ مەترسی بەرهەمی خراپ بۆ خەڵکی کوردستان بێ چنا حەزێگاواکە بەرامبەر بە میلەتەکەی یعنی دوژمنەی تر بۆ چییە؟ دژمان ناوێ ئەمە دوژمنە ئەمە دوژمن لەوە ناحەستر یعنی دوژمن لەوە دوژمنتر کێ میلەتەکەی خۆی خۆش بێ بۆ جۆرە ڕەفتارکە بڵێ من نەوتەکەی خۆم ئەفرۆشم پاڵاوگەکەشم کە لە سەر زەوی هەرێمی کوردستان و بە پارەی هەرێمی کوردستانیش دروست کراوە بەرهەم بۆ بەغدا و بۆ تورکیا بەرهەم بێنێ بەڵام خۆم ئەو نەوتەی کە بە 100,000 و بەگرانی ئەیفرۆشم بە خەڵک ئەبێ بازرگانەکە بچێت لە وڵاتانی دەرەوە باشتی وانە لە دنیاە باش ئەزمە سامڕۆ بەرەوبەری گشتی وەبەرهێنان و کانزانەکان لە وزاری سامن شتەکان قسەی کردبوو دەڵێ لە سلێمانی 8 ملیۆن لیتر لە ئەمبارەکان هەیە بەڵامی کە کارگەرەکان لە سلێمانی دابەشی ناکەن مادەمەگەر گەیشتوشە بۆ دابەش نەکرێ ڕەنگە لاندێک ناوچە ناچار بێ بە 100,000 خەڵک وەری بگرێت لەبەرەوەی کە سارێکی ترینە نازانم هۆکارەکە چیە بەس لەم ڕۆژانە ئاگادار بووین کە مەسەلەن تورکیا لە ئەفو لە پێنجێن لە شار باژێر لە هێندێک شوێن ڕەتەکرایەوە لەوچێ هۆکارەکەی ئەمە بێ بەڕاستی حکوومەت دەبێ بیر کاتەوە لەوەی نرخەکە بگۆڕێ ڕاستی یعنی ئەبێت تێبگا لەوەی کە ئەم پەیامی ناڕەزایەتی خەڵک پەیامێکی جددیە خەڵک پارە لە گیرفانیانەکە حەکیم باشە ژیان و گوزەرانی خەڵک چی گۆڕاوە وا نەوت پێشتر بە 40,000 پێداوە ئێسایەکی بە 100,000 مەسەڵەن موچەت بۆ زیاد کردووە خەڵکت دامەزراندووە پرۆژەت دروست کردووە و هەلی کارت زیاد کردووە چیت کردووە چی هیچ نەکردووە ئێوە پارەی لە گیرفانی خەڵکایە بەهاکەی یعنی کەم بۆتەوە ئەوەی 3 ساڵ لەمەوە پێشداهاتەکەی چەند بووە ئێستا ئەو شمەکەی بۆ ناکا کەواتە حکوومەتیش یارمەتی نەدا یعنی حکوومەتیش وەکو هەر بازرگانێکی تر نەوت گران بۆ بەڵام منیش بۆتی گرانەکەم یعنی کە تۆ ناوت ناهاوکاری بەڕاستیە بێ هاوکاری بێت دام و پشتیوانی یعنی چی کا حەکیم حکوومەت کاتی حکوومەتە نێو شەر نەوت فرۆشتنە ئەو نەوت فرۆشتنە بەڵام یعنی نرخەکەی لەگەڵ بازاڕە جیاوازە هەرەوەنە باش ئەوتت ئەگەر بۆ نەوتی سپی کەم دابەش بکرێت کارە باش کەم دەبێتەوە بەڵام پرۆسێر و دە هاوکێشەیە کە بەیەکەوەیە نەوت و کارەبا و غازیش ئەگەر غاز بەو ڕێژەیەش ئێستا بە نرخی پاڵپشتی کرا و یعنی هەر بەو ڕێژەیە بمێنێتەوە کە لە سا هەفتای بۆ نرخی پاڵپشتی کرا و لە ساسی بە بازرگانی ئەفرۆشتێ کاتێکی نەزستانەوە طبعاً ئێستا حالیان لەبەرەوەی هاوڵاتیەکی زۆر بۆ گەرمی سوود لە غاز وەرەگرن سیستەمی غاز و ژمارەیەکی زۆریش ئۆتۆمبیل ئەکرێ بە غاز تەڵەب لەسەر غاز بەرز بۆتەوە کاتێکی نەزستانەوە داواکاری و خواست لەسەر غازەکە زیاترە بێ خەڵک نەوتیشی پێویستە نەوتیشی بە ئاسانی دەست ناکەوێت نەوت لە بازاڕا گرانە حکوومەتیش بە نرخی گونجاو نایاتێ غازەکەش گرانترە بێ واتە نەوتیش ئەزمە بێ غازیش ئەزمە بێ و مەترسیشە لەسەر دارستانەکان تۆ ئەگەر بەرمیلێک نەوت بە نرخی پاڵپشتی کراوی گونجاو بیدەی بە هاوڵاتی و غازیش ڕێژەکەی زیاترکەی و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی دارستانەکانیش بپارێزی بەبێ پۆلیس و بەبێ سزا باشە بەس بەرزت بڵێن بەداشتێک کردبوو لەسەر قەرزەکانی حکوومەت و بڵێن هاوڵاتیش ئێستا باسی کارەبا دەکرێت سەر لە هەولێر بازۆکێک کە ماڵێک 2 ملیۆن بەرەوسەری لەسەر بێت پارەی کارەبا ئەگەر پارەکەنیدا کارەباکەی دەبڕن بۆ باز لەوەکە کە تریلیۆنێک قەرزی کارەبا لەسەر هاوڵاتیان هەیە بۆچی بۆ ئەنی کارەبای هاوڵاتیان دەبێت ببڕێت یان حکوومەت قەرزەکان پاکتاوکات خۆی ئەمەیە کاتێک کە ئەڵێ حکوومەت واتە بەرپرسیارەتی واتە وەک چۆن چاوی لەوەیە کە هاوڵاتی ئەرکەکانی جێبەجێ بکە بێ چاویشی لەوە بێ مافەکان بۆ هاوڵاتیانیش دابینکە یعنی لە هیچ شوێنێکی لە هیچ شوێنەکە شتی وا ناگونجێ حکوومەت هەر هەمیشە ئەرک و ئیلتیزام لەسەر هاوڵاتی زیادکە و ئەو ڕێگە یاساییانەی کە ماف بۆ هاوڵاتی دابینەکەن وەلایەن بنێ ئێستا لە هەرێمی کوردستانە حکوومەت قەرزاری هاوڵاتی هاوڵاتیش قەرزاری حکوومەتە ئایا ئەکرێ حکوومەت تەنگ بە هاوڵاتی هەڵچنێ بۆ وەرگرتنەوەی قەرزەکانی و بیری لایدانەوەی قەرزەکانی خۆی نەبێ شتیوانیە ناکرێ حکوومەت 1 تریلیۆن و 600 ملیاری لای هاوڵاتیانە زۆر باشە هاوڵاتانی 4 تریلیۆن دیناریان لای حکوومەتە وەرن با بەرامبەریکەین ئەگەر قەرارە خۆت بە حکوومەتە زانی ئەگەر قەرارە یعنی تۆ خۆت بە بەرپرسیارە زانی بەرامبەر بە هاوڵاتی کە تۆش مەسئولی تەمان حکوومەت یاریان مەسئولە لەو موچانەی نەدران دابەش نەکران و لێیان بڕا 12 موچەی خانشینان بە کاملی 12 موچەی کەسوکاری شەهید بە کاملی 12 موچەی
هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت بە کاملی هەموو فەرمانبەران مەسەڵەن 6 دانە ساڵە پلەبەرزکردنەوەیان ڕاگیراوە هەموو ئەوانە ئیلتیزام و بەرپرسیارەتین لەسەر حکوومەت دەبێ کاتێ حکوومەت بێ ئەبێ بەرپرسیارەتەکانی بەرامبەر هاوڵاتی جەبەجێ بکات چونکە ئەمە هەستی بەرپرسیارەتی لای هاوڵاتی بەردەکاتەوە کاتێ بینێ حکوومەتەکەی بە قانونی شەکە بە مەبادی ئیشەکە و حکوومەتی هاوڵاتی خەمی هاوڵاتیەتی هاوڵاتیش خۆی پێویست ناکە بینێری کارەباکەی ببڕی پێویست ناکە ژمێریار بنێری لە بەردەم دەرگای ماڵەکانە پارەوە خۆی پارەکە یێنێ هاوڵاتی کەسەیە حەزکا قەرزار بێ نەخێر بەڵام هاوڵاتی ئەزانێ پارەی لای حکوومەتە خۆشت بەڵێندا کاک حەکیم خۆی سیرەکە لەوایە خۆیان ئەم یاسای بەناو چاکسازیە هێنانە پەرلەمان یەکێک لە ئیدعا و بانگەشە گەورەکانیان ئەوە بوو یەکەم بەو ڕێگایی کە لە مادەی سیانزا دانراوە بە سیستەمێک ئەژمێرێکی بانکی ئەکرێتەوە موچەی قەرزی فەرمانبەران و موچەخۆران لەوێ زامن ئەکرێ خەرجکرا و خەرج نەکرا خەرجکرا و بەڵە و لەوێشەوە بەرامبەر تەصفیە ئەکرێت لەگەڵ قەرزەکانی هاوڵاتیە واتە ڕێنماییەک دەرەکە حکوومەت بۆی موچەخۆر سوودی لێوەرگێ ئەوە 2 ساڵ تێپەڕی بەسەر یاسای چاکسازیە تا ئێستا حکوومەت نەژمێرەکەی تەواو کرد و دروست کرد نە پارەکانی زامن کرد نە سیستەمێکشی دانا بۆ قەرز بەرامبەر بە قەرز لەگەڵ هاوڵاتیە قەرزەکان تەصفیەکە و بەڵێنیدا ئەو پارانەی لەم یاسای چاکسازی ئەگەڕێنەوە کە ئەو کادەیانوت 100 ملیارە حکوومەت و بەرپرسانی گەورەی حکوومەت و پەرلەمانتارەکانی محامی حکوومەت یەکێک لە مبەڕێرە باشەکانیان کە بە خەڵکیانە فرۆشتەوە ئەمە ئینجاز و دەستکەوتە یاسای چاکسازی ئەوە بوو کە یانوت بانگانە 100 میلیارد دینار ئەگەڕێتەوە بۆ حکوومەت بۆ خەزێنی گشتی وتیان ئەم 100 میلیارە ئەکەینە هۆی باشکردنی موچەی خانشینی ئەمە طبعاً بە یاساکەش هەیە مادەی وابزانم 14 ئەم بابەتەی تایە بەڵێ هەر لە پاڵ مادەی ئەژمێرە بانکەکەی بەڵێ مادەی سیانزە بڵێ موچەی خانشینان هەر 220,000 بەڵێ چۆنە بێ حکوومەت یعنی ڕێگە بدە فەرمانبەرێکی دوای 40 ساڵ خزمەت بە 220,000 خانشین بێ پێشمەرگەیەک کارمەندێکی ئاسایش کارمەندێکی پۆلیس طبعاً ئێمە بەڕاستی بۆ لە ڕوانگەی خەمخۆری تەواومانەوە بۆ ئەو چین و توێژانە بۆ کۆتاییهێنان بە موچەی 220,000 یاسای بەرکارکردنی یاسای خانشینی یەکگرتووی عێراقمان پێشکەش کردووە کە بەڕاستی لەو یاسای عەدالەتێکی گەورەی تایە و موچەی 220,000 خانشینی نامێنێ لە 400,000 کەمتر نابێ و عەدالەتێکی گەورە لە نێوان موچەخۆرانی خانشینە دروستەکە و لە تەنانەت لە هاوسەنگێکیش لەگەڵ کارتی تایبەتە دروستەکە کە ئەم یاسایە زۆر یاسایەکی باشە و زۆر گونجاوە بۆ جەبەجێکردن تێچۆشکەشی زۆر نییە کا حەکیم مەگەر جەبەجێ بکرێ 90,000 خانشینی ڕابردوو کە ئێستا موچیان لە نێوان 200 بۆ 300,000 سوودمەند دەبن لێی هەزاران فەرمانبەر کە ئێستا چاوەڕێی یاسایەکی باشن تا خانشین بن سوودمەند دەبن لێی تێچۆکەی تەنها 10 میلیارد دینارە مانگانە لەسەر حکوومەت و پاشان من تەسەورەکەم ئەو تێچۆش کەمتر بێ بۆ چونکە کاتێک کە یاسایەکی باشت هەیە خەڵک زووتر خانشین بێ ئەمە بێتە هۆی ئەوەی هاندان بۆی خەڵک زووتر خانشین بێ خوێنی تازە چیتە ناو فەرمانگەکانەوە ئەوتان پێشکەشی دەمێکە پێشکەش سەرۆکاتی پەرلەمانکەوە ئەو یاساکەی عێراق بۆ خانشینی کاری پێ تەناوی دەوێت لە پەرلەمان نزیکەی بەکار بکرێ بەڵێ 2 مانگە پێشکەشمان کردووە طبعاً دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەر یاسایەک تێچووی بارگرانی دارایی هەبێت تێچووی دارایی هەبێ ببینێرە بۆ حکوومەت بۆ چوونیان وەرگرێ من هیوادارم حکوومەت بۆ چوونی ئیزابیانە بنێرێتەوە بۆ پەرلەمان بۆی ئەو یاسایە کە بەداخەوە تەمەنی یاسایی پەرلەمانیش بەسەرەچێ و ئەو یاسایە وەڵامی نەدرایەوە تا بێتە یاسا باشە لەسەر پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ژوزام خۆت سکاڵات تۆمار کرد ئەنجامی هەبوو چیت دەکرێت پلەبەرزکردنەوە کە لە 2016 وەستاوە طبعاً من سکاڵام جوڵان لای داواکاری گشتی داواکاری گشتی وەکو مەبدەئێکی خۆی ڕەئی ئەو لایەنە سکاڵا لەسەر کراوە وەرەگرێ ڕێی حکوومەتی وەرگرت بوو ئەوان وتبیان ئێمە بۆیە پلەبەرزکردنەوەمان ڕاگرتووە لەبەرەوەی یاسای بودجەمان نییە ئەمە ئاڵێن عوزەر لە قەباحەت خراپتر ڕێک ئەمەیە طبعاً خۆی یاسای بودجە کارێکی نایاساییە کاتێ نییە باشە ناکرێت کارێکی نایاسایی ببێتە هۆ و پاسا و بەڵگە بۆ کارێکی نایاسایی و ئەمە ئەم بەڵگەش طبعاً ئەم پاساوەش ڕاست نییە بۆ چونکە بەبێ ئەوەی یاسای بودجەش نەبێ حکوومەت پلەبەرزکردنەوەی بۆ فەرمانبەرانی سێ سەرۆکایەتیەکە دەست پێ کردوێتەوە بۆ بواری سەربازیشی دەست پێ بکردوێت کە ئەو مافی خۆیانە ئێمە پێمان خۆشە و داواشی ئەەکەین بەڵام ئەوەی تا ئێستا پلەبەرزکردنەوەی ڕاگیراوە و بەستەم موچەکانیان کەمتر وەرەگرن لەو موچەی کە شایستەیانە
مامۆستا و فەرمانبەرانی شارستانین کە ژمارەیان 365,000 هەموو فەرمانبەرێک مانگانە بەلای کەمەوە 6,000 بەلای زۆرەوە 400,000 کەمتر لەو موچەی خۆی وەرەگرێ. طبعاً ئەو پلەبەرزکردنەوەی بۆ چییە کا حەکیم؟ فەرمانبەر هەیە لە کوردستانە 265,000 موچە وەرەگرێ. ڕاستە خەڵکێکی زۆر بێکارن. بەڵام تۆ کاتێک فەرمانبەرێک هێنیتە ناو فەرمانکەی خۆت ڕۆژی 6 سعات ئیشی پێەکەی و پابەندیەکەی بۆی ئیشی تر نەکا ناکرێت 265,000 بێتێ 265,000 هەر سۆشیالیش نییە تەنانەت. بۆیە پلەبەرزکردنەوە بۆ ئەوەیە ئەم موچەیە لەگەڵ گرانی بازارە گەشە بکە. باش کاتمە زۆر کەم بەس بەرز شەرەکی زۆر لەسەر خام پێداویستە تایبەتەکە. جاویستم تەواوی کەم باشە. من جەختم کردەوە لەسەر سکاڵاکەم لەسەر پلەبەرزکردنەوە و پوچەڵی ئەو بەڵگەی حکومەتم خستە ڕوو یعنی بەڵگەم خستە ڕوو بۆ ئەوەی کە ئەو پاساوە ڕاست نییە و سکاڵاکەشم کرد بە 2 سکاڵا لەسەر نەبوونی یاسای بودجە سکاڵایەکی تازەم. باش شەڕێکی زۆر لەسەر خاوەن پێداویستی تایبەتەکان هەژارەکانەوەی موچیان بردراوە هیچ هەوڵێکەیە نزیکەی 6 مانگە ئێمە یاسایەکمان پێشکەش کرد بۆ هاوکاری هەژارەکان کە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەوانەی ژیانیان لە خوار هێڵی هەژاریەوە لە خوار هێڵی هەژاری واتە خواردنی پێویست جلوبەرگی پێویست تەندروستی پێویست شوێنی مانەوەی پێویستیان دەست ناکەوێت حکومەت هیچ هاوکاریەکیان ناکە یعنی باوەڕێ بێ بڕۆ خراپترین وڵاتی دنیا حکومەتێک نییە کە چاوی لەو هەژارانە نەبێ. ئێمە یاسایەکمان پێشکەش کردووە تا ئێستا بە حکومەت لەو یاسای ناتۆتە پێش بەداخەوە پشتگیری نەکردووە بۆی هەژارەکان ئەی هەژارەکانەوەی موچیان بڕە لە 2015 بەشێک لەوانە ئەوانن کە لە 2015 بە ناوی چاکسازیەوە موچەکانیان ڕاگیرە موچەی چاودێری خێزان کێن ئافرەتانی ئەوانی پێیان ئەوترێ بێوەژن ئافرەتانی ئەوانەی کە هاوسەرەکانیان دەستگیر کراوە بە ساڵاتوانی پەکەوتەکە هیچ موچەیەکیان نییە و مناڵانی بێسەرپەرشت بە هەمان شێوە یعنی نەبووە مناڵی بێسەرپەرشت لەم بودجە زەبەلاحی کوردستان 1 دیناری نەدرێت 1 دینار یعنی شتی وا هەیە چه حکومەتێک لەوە دڵڕەقتر هەیە ساڵێک نییە دوان نییە سیان نییە خۆگەر خێرخواز نەبێ لە وڵاتاکە حەکیم لەو سەرجادە بینی خەڵک لە برسا ئەمرێ ئەو جۆرە کەسانی کە بێدەسن بێقاچن و توانای پەیداکردنی بژێریان 150,000 کەمەندامان 150,000 30,000 خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام لە ساڵی 2012 چاوەڕێیەکەن حکومەت موچەیان بۆ تەرخانکە لە کاتێکا موچەکانی بە یاسایە یعنی ئەبوو ڕانەگیرایە ئەسڵەن هەتا ئێستاش ئەوان هەر چاوەڕێ. باش سوپاس دەکەم کاتم زۆر کەم بەس لەسەر تەمەنی پەرلەمان سێ سوار ڕۆژی تر بەسەر دەچێ خۆتان وەکو فراکسیۆنی کۆمەڵ چی دەکەن؟ طبعا ئێمە سەبارەت بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بەداخەوە ئەمە نەریتێکی زۆر ناشیرینی نادیموکراسی دوور لە بنەماکانی ڕێزگرتنی دەسەڵاتی خەڵک و ڕێی خەڵک و ئیرادەی خەڵک هەموو خولێکی پەرلەمان درێژ کراوەتەوە. باشە ئێمە نە واژۆمان لەسەر پرۆژە یاساکە کردووە نە پشتگیری بووین نەدەگمان پێدا و دژیشی بووین هەموو ئەوەی توانیمان وەک فراکسیۆنی کۆمەڵ و وەک حیزبیش دژایەتی درێژکردنەوەی پەرلەمانمان کرد تەمەنی پەرلەمان و سوور بووین لەسەر هەڵبژاردن لە کاتی خۆیان بەداخەوە لایەنەکانی دەسەڵات دیسان لەسەر ئەم کارە نایاسایی ڕێککەوتن تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە 6/11 کۆتا ڕۆژی تەمەنی پەرلەمانە. ئێمە بۆ ئەوەی بۆ هەڵوێستی خۆمان سەبارەت بە تەمەنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و دوای 6/11 فراکسیۆنی کۆمەڵ چیەکە لە بیرکردنەوەین لە دیراساین کاتمان ماوە هێشتا هەتا 5/11 ئێمە 5/11 ئەکرێ هەڵوێستەکەمان ئیعلانکەین بۆ خەڵکی کوردستان کە لە دوای 6/11 ئێمە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم پەرلەمانەکەین حزب بڕیارتان نەداوە و فراکسیۆنیش نەوەک حیزب و نەوەک فراکسیۆن و تەنها دیراسەکەین بۆچوونی شخصی خۆت چییە؟ بۆچوونی شخص لەگەڵەوە دایی کە لە پەرلەمان بمێنیان بکشین من پێم وایە کشانەوە باشترە شانەوە باشترە و ئەم دەسەڵاتە بە تەنها بەجێبێڵی لەو پەرلەمانە بۆ ئەوەی یعنی عیبەکانیان زۆرتر دەرکەون بۆ خەڵکی کوردستان. خودی پەرلەمان باشە خودی پەرلەمان دەسەڵاتێکی گەورەیە و یەکێکە لەو شوێنانە کە میلەت دەکرێت لێوە هەناسە بدا بەڵام بەو مەرجەی یاسایەکی باشی هەڵبژاردن هەبێ هەڵبژاردنێکی پاک و بێگەت بەڕێوە بچێ خەڵک بە ڕێژەیەکی باش بەشداری بکە و پەرلەمان تعبیر لە ئیرادەی خەڵکەکەشی بەسەر و ئێمە ئەم هەوڵەشمان بۆ ئەوەیە کە پەرلەمانێکی لەم جۆرەمان هەبێ واتە کاتێک کە من ئەڵێم باشترە فراکسیۆنی کۆمەڵ لە دوای 6/11 لە پەرلەمانە نەمێنێتەوە بۆ ئەوەی ئێمە لە ئایندا پەرلەمانێکی باشترمان هەبێ و بۆ ئەوەیە ببێتە فشارێک لەسەر ئەم دەسەڵاتە کە هیچ شتێکی بە جوانی نەهێشتوتەوە. یعنی تۆ تەماشاکەکە حەکیم
تاکە دامەزراوەیەک تعبیر لە ئیرادەی خەڵکا پەرلەمانە پەرلەمانیشی بە جوانی نێشتۆتەوە بە هەیمەنەی خراپیان لەسەری و تەنانەت دەکرد پەرلەمان لەم 4 ساڵی تەمەنی یاساییە پەرلەمانێک بواە تعبیری لە ئیرادەی خەڵکی کوردستان بە یاساکان کاری بکردایە هەیمەنەی دەسەڵات لە سیری نەبووایە و بە پێی ڕەوی ناوخۆی پەرلەمان دەستەی سەرۆکاتی کاری بکردایە ئێستا خەڵک مەسەلەن ئێمەش هەموو بەو ئاراستەیە بووین کە بەڵە ئەمێنینەوە بەڵام ئێستا ڕەیەکی جددی هەیە و بەڵگەی زۆر بەهێزیشی هەیە داوامان لێەکە نەمێنینەوە لەم پەرلەمان سپاس دەکەم زۆر سپاس بۆ ساڵمەر گوڵپی ناوی پەرلەمانی و ئێمەش بە دڵنیایەوە کا حەکیم ئەوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ ئەواڵە بژێرین لە پەرلەمان بین لە دەرەوەی پەرلەمان ئێمە لە سەنگەری خەڵکین و کارەکەین بۆ ئەوەی ئەم وڵاتە بێتە سیستەم هەڵبژاردنێکی پاک و بێگە دەبێت پەرلەمانێکمان هەبێت تعبیر لە خەڵک سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارانم خواتان لەگەڵ